يعني تنها وصيف الودي إستا سنعطي بما مستعد هذا أنا أقول إنك تعمل بس نقول من أخوي بخشنتي مهربان دەستخۆشی بۆ جەنابتان بە تەبیعەتی حاڵ بایکۆت کاریگەری زۆر خراپی بووە لەسەر پرۆسەی پەروەردە و فێرکردن کە بایکۆتیش پرۆسەیەکی ناچاریە مامۆستا و فەرمانبەران داوای مافی خۆیانەکەن و جێگای خۆیەتی دەستخۆشییان لێ بکرێ بەڵام بەداخەوە چووکەم دەسەڵاتە زۆر بێباکە بەرامبەر بە ماف و شایستەدارایەکانی مامۆستایان و موچەخۆران بۆیە بینین سەرمەشقی ئەم بابەتە مامۆستایان و ناوەندەکانی خوێندنە کە کاریگەریەکانی تەبیعی بۆ چەندین دەیە سەرکێشێ چونکە پرسی پەروەردە پرسێکی ڕۆژ و دوو ڕۆژ نییە قوڵە و ئێمە بینین لە بابەتی پرۆگرامی خوێندنە چەندین بابەتمان هەیە تەواو نابێ و بۆ بۆکو بابەتێکی بازنەیی وایە زنجیرە وایە ینی ئەگەر ئەو بابەتی پێشی نەخوێندبێ بۆ ئەمەی داهاتوو ناتەوەکو پێویست لێ تێبگا بۆیە بەداخەوە بینین ئەو وەزع هەیە چارەسەری ئەم بابەتەش بەوەیەکەوە ئەم دەسەڵاتە بە جددی خەمی ئەم بابەتە بخواوە چارەسەری موچە چارەسەرکە وەکو چەندین بابەتی تر بۆیە لەم ڕۆژانەی پێشوا بینیمان گرفتی ئۆتۆمبیلە بێسەرەتاکان چۆن دەسەڵاتاتە سەرخەت و چارەسەرێکی هەنووکەی بۆ دانا ئەکرا بەم شکڵەش بابەتی موچیان چارەسەر بکرێت کە بەقەدەر ئاو خواردنەوەیەک ئەم بابەتە ئاسانە لە لای دەسەڵات بەڵام خۆی نیازی نیە چونکە سێکتەری پەروەردە بەو ئاقارە ببا ئێستا ئەگەر ئەمە لە سێکتەرێکی ئەمنی یان سەربازی یان هەر سێکتەرێکی تر بووایە دەسەڵات ئەم بێباکەی نەبوو بەڵام چونکە بەروەردە بەلای ئەمەوە هیچێک نییە لە ئەولەویاتی کاری و تەنانەت ڕوئیای ئەم دەسەڵاتە لە 30 ساڵی ڕابردووە و بەتایبەتیش لە کابینەی هەشتەم و لە کابینەی نۆیەمە هیچ ڕوئیایەکی نەبووە بۆ مەسەلەی پرسی پەروەردە و فێرکردن بۆیە بینین بێباکە بەرامبەری تەنانەت ئامادەیە لەلایەن وەزارەتی پەروەردەشەوە دەستکاری ئەو سیستەم و ڕێنمایانە بکە بۆی بیگونجێنێ لەگەڵ بابەتی بایکۆتە چونکە خۆشی ئەزانێ واقعەک دروست بووە کە ئەوەیەکەوە پرۆسەی پەروەردە بە عقارێکی خراپە ڕۆیشتووە و پرۆگرامەکان تەواو ناکرێ تاقیکردنەوەکان لە کاتی خۆیان ناکرێ بۆیە ناچارە بە شێوازێک وەکو ئەگەر گونجا بڵێم حیلە شەرعی چارەسەری ئەم بابەتانە بکات. بایکۆت هۆکارێکە یان ئەتوانین بڵێن پەرچەکرداری ئەو زوڵم و ستەمەیە کاکریان پێناسێکی کورتی بایکۆت شێوازێکی خەباتی مەدەنیانەی ناتوندوتی ژیە بۆ بەدەستێنانی ماف لە هەرێمی کوردستانەوە ماوەی 10 ساڵەکەم بایکۆتە هاتۆتە پێشەوە کە من بۆ خۆم ڕەخنەم لە شێوازی بایکۆتەکە هەیە و قسم لەسەر کردووە ئەکرا بە جۆرێکی تر بێ و کاریگەری لەسەر کۆمەلگا هەیە بەڵێ لەسەر قوتابی و لەسەر ئایندەی کۆمەلگا لەسەر دایک و باوشی قوتابی ئەمانە هەموو کاریگەریان هەیە لە ناو پانێلەکە باسمان کردووە خەڵەکانمانشی کردوێتەوە و لێرە ئەمان وێژن ئەیکەن بە پرۆژه یاسا ئەیکەن بە توێژینەوە یەن بەلایەنە پەیوەنددارەکان و قسەی لەسەرەکان ئەکرا بە قۆناغ بایکۆت بکرایە دەستەی ڕاوێژکاری گەورە و باڵا و شارەزانی بواری پەروەردە لە مامۆستانی شارەزا لە نووسەران لە ئەوانە لە پشتەوە بوو ناوێ پرسیان پێ بکرایە نەک یەکسەر چەند کەسێک یەکسەر ناوێک بخوان دروستکەن و بێن بە ناوی جیاوازەوە بە پاڵپشتی حیزبەکان بایکۆت بکەن و پرۆسەیەکی ئاوە گەورە لەبار بەرن ڕاستە حەق مامۆستایە ما بە مامۆستای مافی شایستەی خۆیانە بەڵام پێویست بوو گرنگی زیاتر بدرێ بە شێوازی بایکۆتەکان و بە قۆناغ و بە پۆلەنبەندی کاری لەسەر بکرێت کاریگەری لەسەر کۆمەلگا بێ لەسەر تابیە بێ لەسەر ئاسی زانستیە بێ لەسەر پێشکەوتنی شارستانی و گەشەی ژیانە بێ بەڵام ئەکرێت چارەسەر بکرێ بۆ ئەوەی ئەو قۆناغە تێپەڕێنین و خێرا چارەسەری بکەین تێپەڕاندن بە چارەسەرکردنی گرفتەکانە بە دانیشتنی باشە بە هەڵمەتی پێشخستن و گەشەساندنەوەی پەروەردەیە بە گوێگرتنە لە مامۆستایانی ناڕازی لە مامۆستانی ئەوانەی کە بایکۆتیان کردووەوە چارەسەرکردنی گرفتەکانیانە و دروستکردنی منهەجێکی باشی فەلسەفەی پەروەردەیی هاوچەرخە لە کوردستانە بۆ ئەوەی بتوانین هەموو ئەمانە تێپەڕێنین و بین بە ئاسایی بینەوە دۆخەکە ئاسایی بێتەوە.